لە شاری هەولێر کۆتایی هات بە خولێکی تۆپێکە بۆ یاریزانە دیرینەکان کرابوو و دیرینەکانی هەولێر بوونە پاڵەوان. لە خولەکە 16 بەشدار بوون. خولەکە بە شێوازی دوو یاری دۆڕان دەرچوون لی بەڕێوەچوو. ماوەی دوو مانگی خایەن لە یاری کۆتایی هەردووتی بیێرینەکانی هەولێر و باداوا بە یەکگەیشتن. نیوە یەکەم بەبێ گۆڵ و بە کۆتا هات. لە نیوەی دووەم دێرینەکانی هەولێر دەست پێشخەریان کردو بە 4 جار سەردانی گۆڵیتی بەرامبەریان کرد. مۆفەق یونس 2 گۆڵ و نەوزاد محەممەد گۆڵێک و سەرمەند عەزیز گۆڵێک. لە کۆتاییەکان یاریەکەشدا کارزان جعفەر تا گۆڵەکەی دێرینەکانی باداوای تۆمار کرد. دێرینەکانی هەولێر بوونە پاڵەوان و دیدار حامید بووە باشترین گۆڵپارێز و مۆفەق یونسیش باشترین یاریزان. سەرەتا پیرۆزبایی بۆ هەموو یاریزانەکانمان دەکەن و بۆ ڕاهێنەری تیپەکەمان کاک سەید ئازاد بەو ئاستە بەرزە پێشکەشیان کرد بە تایبەت لە جێمی دووەم. لە جێمی یەکەم بەڕاستی گەمەکەمە سەتا 50 وەکو یەک بوو یاریەکە ئەوان یاریەکی زۆر ئاستی بەرزیان پێشکەشکەشی جێمیکەم، بەڵام لە جێمی دووەم هەنگە گۆڕانگەی کراوە هەبوو مڵاحەزاتی ڕاهێنەر هەبوو تەطبیقمان کرد بۆیە توانیمان زوو تۆ بگەینە ناو منتەقەی زیزای ئەوان و توانیمان 4 گۆڵی بکەین و بەڕاستی ئەوە یادێک کۆنەکانی دەگەڕێنەوە تۆپوانی و ئەمە ئەساسەکە ئەوەیە خڕکردنەوەکەیە دووبارە ئەو برادرانە ببینەوە چاومان بە یەکدەری بکەوین و یعنی یەکدری زیاتر لەوە نیە یەکدری بینەوە خۆرکردنەوە زیاتر ئەنجامەکە لەکەمان نییە ئەنجامەکە پێشتر زیاتر بەجمانکەوە کاتی گەنج بووین. لەگەر دێرینەکانی هەولێر توانیمان یارێکی خۆش بکەین، دڵی چەندەها گەنج و گەنجی ئەم شارە خۆشکەین وەکو دێرینەکانی باداوە و دێرینەکانی هەولێر یارێکی خۆش بوو. پیرۆزبایی لە دێرینەکانی هەولێر دەکەین کە توانیان یاریەکی باش پێشکەشکەن و سەرکەون کاسەکەی بەدەست بێنن. پیرۆزباییان لێ دەکەم پڕ بەدڵ.